سڵاوتان لێبێ ئازیزان. ژێردەریاکان جیهانێکی پڕ لە نێهێنی نامە و شاراوەیە. لەگەڵەوە ئێستا چوونە ژێردەریا ئاسان بووە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە و کە چەندین گەشت بۆ ژێردەریاکان دەکرێت بۆ زیاتر ناسین و ئاشنابوون بە نهێنیەکان، بەڵام ئەوەی تا ئێستا دۆزراوەتە وەڵامی بەشێکی کەمی پرسیارەکانە. لەم ڤیدیۆیەدا باز لە نامۆترین ئەو شتانە دەکەین کە لە ژێردەریا دۆزراونەتەوە. بەڵام پێش ئەوەی دەست بکەین بە ڤیدیۆکە، هیوادارم پشگیریم بکەم بە لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەم، چونکەوە زۆر یارمەتیم دەدات بۆ بەردەوام بوون. هەروەها دەتوانن لە تیکتۆکیش لەگەڵم بن. ئەم ڤیدیۆیە لەلایەن تیمێکی پۆڵەندی گیراوە کاتێک لە ژێردەریا بە دوای پاشماوەی جەنگی جیهانی دووەمدا دەگەڕان. تووشی سەرسوڕمان بوون کاتێک فڕۆکەیەکی جەنگیان دۆزیەوە کە ئێسکی فڕۆکەوانەکانی تێدا مابوو. ئەوەی جێگەی سەرنج بوو کە فڕۆکەکە لەسەر شێوەی خۆی مابوو دوای تێپەڕبوونی چەندین ساڵ بەسەرمانەوەی لە ژێردەریادا. لە ساڵی 1995 زاناکانی بواری دەریاناسی چەندین نەخشەی بازنەییان لە ژێردەریاکان دۆزیەوە و لەبەر نەبوونی زانیاری پێویست ئەو کات چەندین لێکدانەوەی جیاوازی بۆ کرا. باز لەوە دەکرا کە لەوانەیە بوونەوەری ئاسمانی ئەو کاری کرد بێ. بەڵام لە ساڵی 2013 و بیرۆکانە بە درۆ خراونەوە کاتێک زانیاری زیاتر دەستکەوت لەسەر ئەم نەخشانە و بۆیان دەرکەوت کە نێرەی زۆرێکی ماسی ئەم نەخشانە دروست دەکات بۆ ڕاکێشانی سەرنجی ماسی مێینە. پێدوانی ئەم کارەی ئەم ماسیە دەیکات زۆر سەرنج ڕاکێشە. لە کۆمنت سەرنجی خۆت بنووسە. لە بەرواری دەی چاری 1912 کەشتی تایتانیک دەستی بە گەشتەکەی کرد لە لەندەن بۆ نیویۆرک. دوای 4 ڕۆژ لە دەستپێشی گەشتەکەی ژێرئاو کەوت. دوای ئەوەی بەرشاخێکی بەفرین کەوت، کۆی گشتی سەرنشینەکان 2223 کەس بوون کە تەنها 706 کەس ڕزگاریان بوو. لە ساڵی 1985 ئەو کەشتیان لە نزیک یەکێک لە دورگەکانی کەنەدا دۆزیەوە. کەشتیەکە تووشی شیبوونەوە بوو بەهۆی ئاوی سوێری دەریا و پێشبینی دەکرێت تا ساڵی 2030 بە تەواوەتی شیب بێتەوە و هیچ ئاسەوارێکی نەمینێ. لە کاتی ڕاوماسی لە کەناری دەریا لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا، ڕاوچیەک زیندەوەرێکی سەیری دۆزیەوە و هێنایە ماڵەوە و خەڵکی ناوچەکەش بینیان. دواتر گەڕاندیەوە ناو ئاوەکە و زۆر کەس پێیان وابوو کە جۆرێکی ڕووەکی ژێردەریایە. بەڵام یەکێک لە زانایانی بواری دەریاناسی باسی لەوە کرد کە ئەمە جۆرێکی دەگمەنی ماسی ئەستێرەیە و لە قوڵایی دەریادا دەژی، بۆیە زەحمەتە ڕاوچیەک بیناسێتەوە. لە یەکێک لە کەناراوەکانی دەریا لە وڵاتی مەکسیک، غەواسێک لە ژێر دەریا دەگەڕا و بەردەوام لەو کەناراوە بوو. لە ناکاو دیاردەیەکی سەیری دۆزیەوە کە لە شێوەی ڕووبارێکە لە ژێر دەریا و چەندین داری تێدایە. دوای لێکۆڵینەوە زیاتر بۆیان دەرکەوت کە ئاوی شیرین لە ژێر ئاوی سوێر چینێکی دروست کردەوە تێکەڵ نابن، بەهۆی ئەوەی چینێکی هایدرۆزینی لە نێوان دوو ئاوەکەدا دروست بوو و ئەم ئاوە ژەهراویە و هیچ زیندەوەرێکی تێدا ناژیت. زۆر سپاس کە بینەر بوون. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو لایکی بکە و سەبسکرایب کەناڵەکەشم بکە بۆی بەردەوام زانیاری زیاتر ببینی.